بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم. ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم، میوانەکەشم لە هەولێرەوە بۆ باسی ڕۆژ. دیارە مەبەستمە ئەمڕۆ دیسانەوە بەردەوام بین لەسەر و گفتوگۆ و زنجیرە گفتوگۆیانەی کە هەموو شەوێک ئێمە لە باسی ڕۆژ لە کوردستان 24 درێژەی پێدەین سەبارەت بە دۆخی ئێستەی هەرێمی کوردستان، دۆخی ئێستەی حکوومەتی هەرێمی کوردستان، شێوازی مامەڵەی لایەنەکان لەگەڵ یەکتر، وارووا شێوازی مامەڵەی لایەنەکان لەگەڵ حکوومەت و شێوازی مامەڵەی حکوومەتیش لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی کە بە شێوەیەک لە شێوەکان لە دوای بڵێن ڕفراندەم و بە دیاریکراوی لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەرێمی کوردستان و هاوڵاتیان بەدەستیەوە ناڵێنن. من ئەم شەو بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان لە هەولێرەوە میوانم ئەبێت. مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین. یەک لەو پرسانە کە مەبەستمە ئەوەیە تێڕوانینی بەڕێزیان بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە، شێوازی تێپەڕاندنی قەیرانەکان و کێشانی کە هەرێمی کوردستان بەدەستیەوە ئەناڵێنێ و هەروەها یەکڕێزی لە ئێستادا تا چەندە گرنگە کە پارتە سیاسیەکان تەواوی ململانیەکان، تەواوی ئەو خاڵە جیاوازەی کە لە نێوانیان هەیە بەلای بنێن، هەر یەک بە شێوەیەک لە شێوەکان و کەوتێت دانوستان بۆ یەکتر بکەن، هەندێک شت بدەن و لە هەندێک شت خۆش بن و لە هەندێک شتیش ڕێکەون لەسەری وەکەوترێت ینی لەسەر ئاست و لەسەر بنەمای قوربانی مامەڵە لەگەڵ قوربانیدان مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکەن بۆ تێپەڕاندنی. ئایا لە ئێستادا نەبوونی کۆدەنگی چ زیانێکی دیکە بە هەرێمی کوردستان ئەگەیەنێ؟ ئەوترێت ئەوەی ڕوویداوە تا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان لەبەر نەبوونی کۆدەنگی بۆ لە نێوان لایەنە سیاسیەکان و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا کە حکوومەتی عەبادی عەرەبەکانی عێراق بە سوننە و شیعەوە بەرامبەر بە کورد یەک دەنوکیان هەیە، هەموو کاریان بووە بە لێدان لە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ تەحجیمکردن و بچووکردنەوەی هەرێمی کوردستان. بەڵام لە ناو هەرێمی کوردستان ئێمە گۆڕەپانێکی تەواو پەرتەوازە بینین، نابینین دوو پارتی سیاسی بە یەک ئاراستە بیر بکەنەوە. ئایا ئەمە چ مەترسیەکی هەیە بۆ قۆناغی داهاتوو؟ مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین کە ئەمڕۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حزبی شیوعی کوردستان کۆبۆتەوە، باسی چی کراوە، قسە لەسەر چی کراوە، حزبی شیوعی کوردستان تێڕوانینی چییە بۆ ئەم قۆناغە؟ دکتۆر کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان، سوپاس بۆ ئەم دەرفەتە. من بەو پرسیارە دەست پێ یەکەم، تێڕوانینی ئێوە بۆ دۆخەکە چییە و پێتان وایە بە ئەنجامدانی چ کار و کردەوە و هەنگاو پرۆژەیەک ئێمە لە هەرێمی کوردستان نەتوانین ئەم قۆناغە دژوارە تێبپەڕێنین؟ ئەوەی جەنابەت لە پێشێکێکەکەدا باست کرد بە ئەو کۆمەڵە بابەتە گرنگن کە پەیوەندی بە ڕۆژی سیاسی ئێستا هەیە کە لە کوردستان و لە عێراقدا تێپەڕێ و هەروەها دابڕاو نییە ڕەوشی تێکڕای ناوچەکە و بەنسبەت ئەم بابەتانەوە ئێمە لەگەڵ سەردانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵێک بەرنامەمان یان پاکێجێکمان پێشکەش کرد کە پەیوەندی بە سێ خاڵی سەرەکیەوە هەبوو و هەر خاڵێک لەوانە کۆمەڵێک خاڵی لەخۆوە گرتبوو. خاڵی یەکەم پەیوەندی بە ڕەوشی ناوخۆیی کوردستانەوە هەبوو و خاڵی دووەم پەیوەندی بە دانوستان لەگەڵ بەغدایە هەبوو و خاڵی سێیەم پەیوەندی بە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەگەڵ وڵاتە دراوسێکانە و ئەم سێ خاڵی دابڕاو نین لە یەکتر، هەر بەشێک لەم خاڵانە تەواوکردی ئەوانەی ترن و وەکات لەسەر ئەوانەی دیکە دەکات و پابندیان بە یەکترەوە هەیە. بەنسبەت بەسەی ناوخۆیی کوردستان ئەوەی کە جەنابەت باسی کرد مەسەلەی کۆدەنگی، من پێم وانییە هەموو سەبەبی هۆکارەکانی ئەوەی کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە کە بریتە لە نەبوونی کۆدەنگی. لە ڕاستیە کۆدەنگی کارێکی پێویستە و هیچێکە لەو پێداویستانەی کە ڕوبەڕووی ئاسەنگەکان ببینەوە، بەڵام دەمێنێتەوە چۆن ئێمە ئەو تابلۆ سیاسیی کە ڕوبەڕووان نەبێتەوە چۆن ئەو تابلۆی بخوێنینەوە. من دەمەوێت ئاماژە بە خاڵک پێش 2 ساڵ لەمەوە پێش من لە سەردانی مەتافێک لە شاری تۆلۆس لە فەڕەنسا تابلۆکی بیکاسۆ بینی. تابلۆکەی بیکاسۆ ناوی فڕۆکە بوو. لە تابلۆکەدا کۆمەڵێک ئافرەت لەسەر کەناری دەریایەکە مەلاکەن، یەکێ لەو ئافرەتانە ڕووتە، دوو ئافرەت پێکەوە گفتوگۆەکەن و هەر هەمویان چاویان بڕیوەتە ئاسۆیەک. دەو ئاسۆی کە چاویان بڕیوەتە بە بچووکی لە تابلۆکەدا لە ناڕاستی تابلۆکە شتێکی ڕەش دیارە وەکو تیارە وایە.
تابلۆکە هەمووی ناوی تیارەیە بەڵام دەنا ئەم تابلۆیە کە ناوی تیارەیە کۆمەڵێک فیگەری تر هەیە کۆمەڵێکشی دیکە هەیە تابلۆکە تەواوەکە بۆیە ئێمە وەصفی ئەو تابلۆ بکەین کە ئەمڕۆ لە ناوچەکەدا و لە عێراقدا هەیە ئەو تابلۆی ئەساسی ئەوەی کە ئێمە لە ناوچەکە ڕوبەڕوویە بینەوە بریتە لە قەیرانی دەوڵەتی عێراق و بریتە لەوەی کە ئەم قەیرانی ئەم دەوڵەتە بە بەردەوامی هەوڵە درێن لە ناوەندەوە دەڕێگای بەکارهێنانی هێزەوە دەڕێگای هەڕەشە و گوڕەشەوە کە ئەم قەیرانەیەک لا بکەنەوە و ئەمەی کە ئێستا ئەمڕۆ دەبینین ڕاستە پەیوەندی بە قەیرانی کوردستانەوە هەیە پەیوەندی بە وەزعی ئابووری خەڵکەوە ئەمە هەمووی کارتێکردنی هەیە و هەروەها پەیوەندی بە کۆمەڵە خاڵەوە هەیە کە پەیوەندی بە سیاسەتی حکوومەتەوە هەیە کە موافق نەبووە لە زۆر لە بوارانەی کە هەیە لە بواری ئابووریە لە بواری شەفافیەتە لە هەموو بوارەکانە بەڵام دەمێنێتەوە تابلۆی ئەساسی ئەوەیە کە ئەو حکوومەتە پشتی بەستووە بە میلیشیایەک ئەو میلیشیایەکی مەزەبیە تایفیە دوور لە دەستور دروستکراوە و پەلاماری کوردستانی داوە و پشتی بەستووە بە هێزێکی دەرەکی ئەمە ئەساسی تابلۆکەیە بەڵام ئەوەی کە هەیە ناو تابلۆکە یەکێ لەوانە نەبوونی یەکریزی یەکێکە لەوانەیە کە ئێمەی لاواز کردووە لە بەرپەرشدانەوە لە ڕوبەڕووبوونەوە بۆیە بەرداوامی هێزە سیاسەکانی کوردستان بە وەچوونی ئێمە بێ ئەو تاولەیە بە باشی بخوێننەوە. بەڵێ دکتۆر خۆشت ئاماژەت پێدا کە یەکریزی ئەکرێ وەکو یەکێک لە هۆکارەکانی ئەو شتانەی بەسەر هەرێمی کوردستان هاتووە سەیری بکەین بەر لەوەی من بەرەو عێراق هەنگاو بنێم و پرسیارەکانم سەبارەت بە حکوومەتی عێراقی بکەم با جارێک لە ناوخۆی خۆمان بمێنینەوە هەموو پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان هاوڕان کە ئەم قۆناغە قۆناغێکی سەختە بەنسبەت هەرێمی کوردستان و بەنسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پرسیارەکەی من ئەوەیە بۆچی پارتە سیاسەکان ئامادەنین لەسەر مێزێکی گفتوگۆ دابنیشن و پێکەوە ڕوئیا و دنیابینی خۆیان بکەن بە یەک پرۆژە و هەرێمی کوردستانی نەم قەیرانە پێ تێپەڕێنن بە بۆچوونی حزبی ئێمە باشترین مێزی گفتوگۆ گەڕانەوەی ڕاستەخۆیە بۆ ئیرادەی گەلی کوردستان و بە پەلا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ هەڵبژاردنەکان بکرێ و پێم وایە لە کاتی هەڵبژاردنەکانە تێکڕای ئەم حزبە سیاسەکانە بەرنامە و بۆچوونی خۆیان ئەخەنە ڕوو و ئەمێنێتەوە ئەگەڕێنەوە بۆ ئیرادەی گەل بۆی بە شێوەیەکی دیموکراسی ئەو گەلە ئیرادەی خۆی بدا دوای ئیرادەکردنی گەل و دوای هەڵبژاردن و خستە ڕووی بەرنامەی هێزە سیاسەکان ئەو کاتە ئەو هێزە سیاسانێک کە نزیکن لە بەرنامە ئەتوانن کە حکوومەتێک دەستچی بکەن ئەو حکوومەتە پێم وایە ئەبێ بیر لەوە بکاتەوە کە ڕادەی هەرە نزمی پێکەوە کارکردن کۆی باتەوە لەبەرەوە ئەوەی ئێمە بیری لێکەینەوە وەکو حزبی شوعی کوردستان ئەوەیە یەکریزیەکی واقع بینیانە یەکریزی واقع بینیانە ئەوەیە کە خەنگاوی یەکەمی ئەوەیە کە بگەڕێتەوە گەڕانەوە بێ بۆ ئیرادەی گەل بۆ هەڵبژاردنەکان ئەمە یەک دووەمین بەرنامەیەکە بێ ئەم بەرنامایە ئەو هێزانەی کە بیر لە دامەزراوەکانەکەنەوە پەلەپێدانی دیموکراسیەکەنەوە و هەوڵ کار بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلی کوردستانەکەنەوە و چۆن بتوان خاکی کوردستان و سەروەری خاکی کوردستان بپارێزن دکتۆر بەر لەوەی کە هەنگاو بەرەو هەڵبژاردن بنرێت پێتوانیە کە پێویستە لایەنەکان لە نێو خۆیاندا بگەن بە یاداشتێکی ینی لێک تێگەیشتن چونکە ئەگەر بەم شێوەی ئێستا هەڵبژاردن بکرێ ڕەنگە ینی لایەنگرانی پارتە سیاسەکان لە یەکتر بکوژن لەسەر جادەکان چونکە ناکۆکیەکانیان لە ئاستێکی باڵادایە و تا ئێستا بڕیاریان نەداوە کە دانیشن پێکەوە بۆچی ئەم ئیفترازە خراپە بکەین کە ئەم لایەنانە لە یەکتر دەکوژن بۆ گەڕانەوە بۆ ئیرادەی خەڵک یەکستان بێ بە یەکتر کوشتن بە پێچەوانەوە من دکتۆرم ئەم خەڵکەی جەنابەت باسیەکەی خەڵکێکی ماندووە لە هەموو ڕوویەکەوە ینی خەڵکێکە مافی خۆی کە موچەیە پێی نادرێت کارەبایە وەکو پێویست پێی نادرێت نەوتە بەرمیلێک نەوتی پێڕەوا نابینن ئایا ئەم خەڵکە ئامادەیە لە ڕووی دەرونیەوە کە بەشداری لە هەڵبژاردن بکات ئەم زمینەیە پێم وایە باسکردنی ئەمانە ئەمە حاڵەتێکە هەر هەمومان هەستی پێ دەکەین هەمومان معاناتمان هەیە پێوەی و هیچ لە ئێمەمانان هیچ لایەنێکی سیاسی بە ئێمەمانانەوە هیچمان هێرکەی دووزەدێنە ناکەین کە بڵێ وەزعی خەڵک خراپەیان باشە وەزعی خەڵک زۆر خراپە و هەمومان نەزانین وەزعەکە خراپە و هۆکاری خراپەکەی هەر ئەمە نییە کە بوجە نایەت بەشێک لەوانەیە کە سیاسەتی ئابووری خراپ
پیادەکراوە و لە سەرەتاوە پشتی بەستەوە بە سیاسەتی بەیکی نێودەوڵەتی و ئەو سیاسەتە هەموو بەخێر بەڵێ ئەمەمان دەمێکە بە حکوومەت بوتووە و هەموو ئەم لایەنە سیاسیانی کە ئەمڕۆ ناکۆکن لەگەڵ ئەکتریا لەسەر ئەم سیاسەتە ئابووریە ناکۆک نین بۆ زانین ئەوەی ناکۆکە لەسەر ئەم سیاسەتە ئابووریە کە سیاسەتی لیبرالیەتی نوێیە بەس حیزبی شوعی کوردستان ناکۆکە لەسەر ئەم سیاسەتە و بوتومانە ئەوەی ئێمە ڕوبەڕوومانەوەتەوە ئەبێتەوە قەیرانی وەختی خۆی قەیرانی دارایی نییە قەیرانی ئابووریە قەیرانی سیاسەتی ئابووریە لەبەرەوە گەڕانەوە بۆ ئیرادەی خەڵ معنای خەڵکوشتن نییە بە پێچەوانەوە گەڕانەوە بۆ ئیرادەی خەڵ لەسەر ئەساسی بەرنامە ڕێژی لەگەر ئامادەکردنی پێداویستەکانی هەڵبژاردنێکی نەزی و بێگەرد ئەمە ڕێگاچارەیەکە و هەنگاوی یەکەمە ئەم هەنگاوی یەکەمە خۆی زمینە خۆشەکە بۆی ئەم بەرنامانەی کە نزیکن لەکتریەوە پاڵپشتی لەم حکوومەتی ئێستای هەرێمی کوردستانەکەن دکتۆر کاوە وەکو حزبی شوعی جانی من مەسەلەکە لەوەدا نییە ئایا پاڵپشتیەکەین یان پاڵپشتی ناکەین ئێمە دەمێکە بتومانە هەر هەنگاوێک لەسەر ئەساسی بنیاندانی دامەزراوەکان بێ لەسەر ئەساسی هەڵگاونامی بۆ گەشەپێدانی بەردەوام لەسەر ئەساسی شەفافیت بێ لەسەر ئەساسی ئەوە بێ کە هەنگاو بنرێ بۆ چاکسازی ئێمە پشتیوانی لە هەموو هەنگاوان ناکەین هەموو هەنگاوێک کە ئەمانە کۆس بێ لەبەر دەمی ئەمانە ئێمە دژی ئەو هەنگاوانەیە ئەوەی کە ئەیبینین تا ئێستا هەنگاو لەو بوارەدا بەپێ پێویست دەنراوە و تێکڕای لایەنە سیاسەکان هەر هەمویان کە لە حکوومەتدان کوێ تا ئێستا پێشدایان لە حکوومەتدا هیچ لایەنێک پاشەکشەی نەکردووە لە حکوومەت هەمویان بە ئاستی جیاواز بەرپرسیانن سەبارەت بەم ڕۆژە سیاسیەی بەم ڕۆژە ئابوورەی کە لە ئێستادا لە کوردستانە هەیە لەبەرەوە ئێمە نەمزایدە بەسەر حکوومەتە ئەکەین لەگەڵ ئەوەدان کە لایەنە سیاسەکان مزایدە بەسەر یەکتریا بکەن ئەم لایەنە سیاسیانە بەرپرسیارن بەرابەر ئەو شکستیەی کە حکوومەت ئێمە باسی شکستی بزوتەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی ناکەین باسی شکستی سیاسی و سەربازی هێزی پێشمەرگە و مەسلەی ڕفرادۆم ناکەین باسی ئەدای حکوومەتەکەین ئەدای حکوومەت چێکی کەیە ئەمە لەم بوارەوە ئێمە کۆمەڵی گلەییمان هەیە ڕخنەمان هەیە لەگەڵ ئەم سیاستە نین و ئەم سیاسەتە سیاسەتی بەشبەشێنەیە و ئەم سیاسەتە گەیشتێتەوە حەدەی ئەگەر کەسێک سەر بە حیزبێکی سیاسی نەبێ ئەگەر کەسێک پارتی نەبێ لە هەولێر و دۆک نابێ بە مدیری مەکتەب و ئەگەر کەسێک یەشێتی یان گۆڕان نەبێ لە زۆنی ئەودی و لە سۆنی سەوزا نابێت بە مدیر مەکتەب بۆ نمونە ئەم حکوومەتێک ئێوە ئەمڕۆ لەگەڵی کۆبوونەوە گەشتۆتە ئەو قەنەعاتەی پێویستە ئەم نایەکسانی و ناعەدالەتی کە تا ئێستا پەیڕۆکرا و جەنابەت ئاماژەت پێدا کۆتایی پێبهێنن گەشتونەتەوە قەنەعاتە ئێمە تێکڕای ئەو بەرنامەیە کە خستومانەتە بەردەم حکوومەت هەر بە قسەکردن نەبووە بە نووسین بووە و ئەو بزەکەرەیە کە پێشکەشمان کردووە ئەو بەرنامەیە ئەو وەکو نەخشەرەگایەکە بڵاوی دەکەینەوە کە سێ بواری گردێتەوە بواری ناوخۆمان بواری دانوستان لەگەڵ بەغدا وەکوتم بواری چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ وڵاتە هەرێمایەتەکان تێکڕای ئەم بابەتانە ئێمە لەو نەخشەرێگایە هاتووە باسمان کردووە و باسی ئەومان کردووە چۆن هەنگاو بڕێن بۆ دامەزراوەکان و پێم وایە ئەم حکوومەتە بە مانگ و دوومانگ ئەمەی بۆ ناکرێ ئەمە پرۆسەیەکی گشتگیرە پرۆسێکە بە هەوڵی بۆ بدرێ لەبەرەوە چاوەڕێەوە لە ئاکامی هەڵبژاردن بەڵێ ئەگەر ئەفو ئەم حکوومەتە ئەمڕۆ ئێوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاگنێکی رەڤان بارزانی سەرۆکی حکوومەت و کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و شاندی هاوڕێیان کۆبوونەوە و دانیشتن ئێوە ئەم حکوومەتەی ئێوە ئەمڕۆ گفتوگۆتان لەگەڵ کرد پرسیاری خۆتانتان لێیان کرد گفتوگۆ و ڕخنەی خۆتان لێیان گرت ئیرادە و توانای ئەوەی هەیە ڕوبەڕووی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکان و شکستهێنانی ئابووری بێتەوە و بەرەو قۆناغێکی باشتر تێمان بپەڕێنێت کاکی خۆم ئێمە لە سەرەتای گفتوگۆ جانی خۆم ئێمە لە سەرەتای نووسینەکەمان کە پێشکەشمان کردووە باسی ئەومان کردووە یەکێک لە ئەرکەکانمانەوەیە سەروەری خاکی کوردستان و یەکێتی خاکی کوردستان و ماوەنەدان بۆ دوو ئیدارەیی ئەمە شتێکی وەکو شتێکی خەدەکی سوور بێ نێڵین ئەو حاڵەتە ڕوو بدا بۆی ئەم حاڵەتە شڕوونەدا ئێمە باسی ئەوەمان کردووە چاوەڕێی تەواوکردنی دەورەی پەرلەمانی نەبین کە 8 مانگایان ساڵێکە بە زووترین کات هەڵبژاردن بکرێ کە هەڵبژاردن بکرێ ئەو حکوومەتەی کە داهاتوو دێ ڕوبەڕووی کۆمەڵێک ئەرکە بێتەوە مەسەلەکەی ئەم حکوومەتە ئەوەیە چۆن دەبێت زەمینە خۆشکە بۆ هەڵبژاردننی داهاتوو
ئەمێنێتەوە ئەگەر لەگەل لایەنە سیاسەکان گفتوگۆکە لە ماوەی ئەم هەشت مانگە هەر لە چوارچێوەی ئەوە بێکچۆن حکوومەتە دروست بکەن ئەم حکوومەتە بچووکیکەنەوە و گەورەیکەنەوە و نایبرێن حکوومەتی کاتی و نایبرێن حکوومەتی ئینقازی نیشتیمانی من پێم وایە ئەمانە پێم وایە بە فیرۆدانی کاتە. ئەوەی بۆی کات بە فیڕۆ نەدەین بۆی بەهێز بین بتوانین بەهێزەوە بچینە ناو دانوستانەوە ئەبێ هەوڵی وڵانەکان لە حکوومەت وەرگتەوە سەبارەت بە هەڵبژاردن ئەم بابەتە ئەبێ حکوومەت دیراسی بکە ئەبێ پەرلەمان دیراسی بکە ئەبێ لایەنە سیاسەکان دیراسی بکەن پێم وانە وەفدی حکوومەت خۆیان وەڵامی ئامادەکراویان هەبێ بۆ ئەم بابەتە ئێمە کۆمەڵێک شتمان پێشکەش کردووە ئەمانی کە پێشکەشمان کردووە بەشێکی پەیوەندی بە وەزعی ناوخۆییەوە هەیە بەشێکی پەیوەندی بە وەزعی ئابووری خەڵکەوە هەیە بە حکوومەتمان وتووە ئەبێ لەسەر دوو لایەن نیشکە هەر چاوەڕێی ئەوە نەکا کە ئایا بەغدا بوجە ئەنێرێ یان نانەرێ ئەگەر بەغا بوجەی نەنار کە بە بۆچوونی ئێمە زەحمەتە بەغدا بوجە بنێرێ ئێمە چۆن مامەڵە لەگەر وەزعی ئابووری بکرێ ئی خەڵک ئەمە ڕوبەڕی ئەم حکوومەتە بێتەوە و ڕوبەڕی حکوومەتی ئایندەشە بێتەوە بۆیە دەبێ ئەم حکوومەتە بەرنامە هەبێ بۆ لایەنە سیاسەکان کەسە بەرنامەی خۆی تەڕحکە بۆ ئایندە چی بکەن لەم بارەیەوە و جگەلەوە باسی ئەومان کردووە بینەرێکە بەدیان بەرنامەکەەوە دانیشتووە ڕەنگە ئەو پرسیاری لا دروست بێ بڵێ دکتۆر کاوە ئێوە ئەمڕۆ کە لەگەڵ حکوومەت کۆبوونەوە پرسیاری ئەوەتان کرد وەڵامتان وەرگرتەوە کە ئەگەر حکوومەتی عێراقی بودجە نەنێرێ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ماف و داواکاری هاوڵاتیان و پرسەکانی تایبەت بە خزمەت گوزاری جێبەجێ ئەکات هیچ وەڵامێکتان وەرگرتەوە لەسەر ئەم پرسیارە ئێمە کاچ خۆم ئەوڵان سەرۆشتی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتەی چەندین جار باسی کردووە لە گفتوگۆکان دوێنێ پێرە باسی کردووە لەبەرەوە ئێمە پرسیارێک ناکەین کە دوێنێ پێرە وەڵام درابێتەوە بۆ خەڵکی کوردستان وەڵامی داوەتەوە ئەمە لەلایەکەوە پرسیاری ئێمە ئەوەیە ئەم حکوومەتە بەرپرسە سەبارەت بە دابینکردنی وچەی خەڵکی سەبارەت بە دابینکردنی گوزەرانی ژیانی گوزەرانی خەڵکی ڕادەی نزمی ژیان و گوزەرانی خەڵکی بۆیە حکوومەتە ئەمە ئەساسی قەزیەکەیە بۆیە لەبەر ئەو چێشانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە و ئەو ناکۆچانەی هێنە نێوان لایەنە سیاسەکان جگەلەوە هەڵبژاردن خۆی استحقاقی خۆیەتی تاخیر کراوە ئێمە بۆیە داوای ئەواکەین کە هەڵبژاردنەکانە کە وایە پێشتر بکرایە پەلە بکرێت دوان نەخرێت تا کاتی کۆتایی دەورەی پەرلەمانی بە زووترین کات ئەم حکوومەتە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و لەگەڵ ڕاپرسی ئەم کۆمیسیۆنە مراجعی بکرێتەوە پێداویستەکانی هەڵبژاردنێکی بێگەر ئامادە بکرێت کە هەنگاو بڕێ بۆ ئەم هەڵبژاردنە ئەمێنێتەوە ئەوەی پەیوەندی بە مەلەفی ئابووریەوە ئەم مەلەفی ئابووری ئەم حکوومەتە بەرپرسە لێی و حکوومەتی داهاتوش هەیچێبێ ئەم حکوومەتە بەرپرسە لەم مەلەفە ئەمە لەلایەنێک بەڵام ئەوەی کە ئێمە لەگەڵ حکوومەت باسمان کردو هەر ئەمە نەبووە هەندێشتی گرنگ هەبووە کە پەیوەندی بەوە هەبووە کە چۆن لەگەڵ بەغا دانوستان بکە ئەوەی ئێمە دەبینین پرسیارەکەم سەبارەت بە بەغا بکەم دکتۆر کاوە وتت ئەو پاکێجانەی یاخود ئەو پاکێجە یاخود ئەو پاکێجانەی ئێمە تەقدیممان کردووە یەکێک لە خاڵەکانی سەبارەت بە پەیوەندی حکوومەتی هەرێم و شێوازی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقی و بەغدا هەبووە پرسیارەکەی من ئەوەیە حکوومەتی هەرێم هیچ ئاماژەیەک هیچ باسێکی لەوە کرد کە لەگەڵ حکوومەتی عێراقی هیچ گفتوگۆیەک ئاسۆی هیچ دانوستانێک بەدی بکرێت تا ئێستا یان حکوومەتی عێراقی تا ئێستا هیچ وەڵامێکی نەداونەتەوە دیسانەوە حکوومەتی کوردستان ئەوەی بڵاو کردوێتەوە کە جاری وایە ئەمە ڕەغنەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەستگاکانی ڕاگەیاندن کرد کە ڕۆژانە نەک جارێک لە هەموو نەشرەیەکی ئەخبارە باسی ئەوەکە کە ئێمە ئامادەین بۆ گفتوگۆکردن بەڵام حکوومەتی بەغا ئامادە نییە لەبەرەوە ئەمە هەموو خەڵکی کوردستان نەزانێ ئەم حاڵەتە زانێ و لەوانەیە موەڕڕی حکوومەت ئەوە بێ کە ئێمە ئەمانەوێت سۆزی کۆمەلگای نێودەوڵەتی ڕاکێشین بەڵام گوتاری حکوومەت گوتاری ڕاگەیاندنی کوردستانی خۆ تەنها بۆ ڕاکێشانی سۆزی داوەدە نێودەوڵەتەکان نییە بۆی بڵێ ها ئێمە لەگەت چوو وەزعەکە هەڵس و کەوتەکەین ئەم گوتارە ڕوبەڕی خەڵکی کوردستانیشێ بێتەوە لەبەرەوە باش نییە ئێمە خۆمان بە لاوازی پیشان بدەین کە ئەچینەن کە هەوڵی دانوستان دەدەین لەگەڵ بەغایە حکوومەتی هەرێمی کوردستان نابێ وا بکاتەوە کە هاوڵاتی کوردستانی ئاڵای سپی بەرز کردووە لە چوارچەوەی ئاڵای سپیەوە ئەچێتە ناو گفتوگۆکردن لەگە بەغدایە تاچی کوردستانی خەڵکی کوردستان چەند ساڵە خۆراگر بووە و بەردەوامە لە خۆراگری لەبەرەوە
ئێمەمانان و پێشم وایە بەشێکی زۆری تەواوی هاوڵاتیانی کوردستانی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن قبولکەن بەو مەرجانەی کە حکوومەتی عێراقی فەرزیکە یەکێک لەو مەرجانە وەکو بڵێ ئەبێ حکوومەتی کوردستان ئەنجامی ڕفرادۆم هەڵوەشێنێتەوە ئەنجا حکوومەتی بەغدا بێوێ دانوستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکە لە کاتێکە نە حکوومەتی هەرێمی کوردستان نە سەرۆکایەتی هەرێم نە پەرلەمانی کوردستان نە ئەم پەرلەمانە نە پەرلەمانی داهاتوو نە حکوومەتی داهاتوو مافی ئەوەی نییە کە ڕفراندۆم هەڵوەشێنێتەوە ئاکامی ڕفراندۆم هەڵوەشێنێتەوە ڕفراندۆم باشە ڕوویدا بەڵگەنامەیەکی تەنها مەرجی سەرەتا و کۆتایی ئەوە بوو کە ئەبێ ڕفراندۆم ئەنجامی ڕفراندۆم هەڵبوەشێنرێتەوە و ئەوان پشتە بەستن بە بڕیاری دادگای فیدراڵی کە یعنی تانەی لێ نادرێ ئستئناف ناکرێتەوە پشتیان بەو بڕیارە بەستووە کە ڕفراندۆم بە هەڵوەشاوە ئەزانن ئایا حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەردەوام بێتەواتە لەگەڵ حکوومەتی عێراقی ناگەن بە ئەنجام کاتی خۆم ئەم بابەتە پەیوەندی بە بابەتی پرۆسەی سیاسی لە عێراقدا هەیە یەکەمین حاڵات دادگای ئیتیحادی لە ساڵی 2004 دروست کراوە ئەم دادگایە پێش دەستور دروست کراوە و ئەگەر دەستور جێبەجێ بکرێت دەستوری عێراق جێبەجێ بکرێ و پێشێل نەکرێ ئەبێ یاسایەک دەرچێ بۆ دادگای فیدراڵی یان دادگای ئیتیحادی ئەمە یەک دووەمین ئەبێ ئەو پێکاتەی دادگای ئیتیحادی یان دادگای فیدراڵی لەسەر بنەمای دەستور بێ نەک لەسەر بنەمای ئەم پێکاتەی کە ناوی دادگای ئیتیحادیە لە بیرمان نەچێ خودی ئەم دادگای ئیتیحادیە 2 ساڵ لەمەوە پێش خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق مانگرتنیان کرد بۆ دژایەتیکردنی ئەم دادگایە و ئەم دادگایان تومەتبار کرد بە گەندەڵی و داوایان کرد کە سیستمی دادوەری لە هەموو عێراقدا چاکسازی بۆ بکرێ لەبەرەوە ئەگەر خەڵکی عێراق ئەوانەی داوای گۆڕانکاریەکەن واقعەکەش ئەوەیە کە حکوومەتی عێراقی و شخصی حەیدەر عەبادی لە پێگەی بەهێزیەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە لە پێگەی سەرکەوتو ژێرکەوتووە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە و مامەڵەش بەداد ینی حساب بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی شەکات يعني ئەمە واقعەکەیە جانی خۆ ئەم واقعی کە جەنابەت باسی کرد ئەمە یەکێکە لە قەیرانەکانی دەوڵەتی عێراق بە بەردەوامی ئەگەر تەماشای دەوڵەتی عێراق بکەیت ئەوەی لە بەغدا حکومڕانیە کرد بەم عەقڵیەتە حکمیە کرد و لە ئەخیرا بینیمان هەمووی ئەوانەی کە حکومڕانی عێراقیان کردو بەم عەقڵیەتە حکمی کرد پرۆسەکان بردەچۆ وەزعی عێراقیان بردەچۆ عێراق لەوەتی دروست بووە لە چوارچێوەی شەڕ و ئاژاواگێری و پەلاماردانی دراوسەکان و شەڕی ناوخۆیی و جینۆساید و کیمیاباران و ئەنفا دەژی و ئەمەی تەنانەت ئێستا کردویانە ئەوەی لە دووز ڕوویداوە و لە هەندێک شوێنی دیکەی ڕوویداوە بە هەموو پێناسەکان ئێستاخانەی جینۆسایدەوە تۆ پێت وایە ئەم حاڵەتە بەم شێوەیە بەردەوامە بێ ئەگەر ئەم حاڵەتە بەم شێوەیە بەردەوام وایە ئەو وایە بۆ حکومڕانەکانی پێشتر بەردەوام وایە لەبەرەوە ئەمەی کە هەیە ڕنگدانەوەی خودی قەیرانی پێکاتی دەوڵەتی عێراقە ڕوودی قەیرانی هەیکەلێتی دەوڵەتی عێراقە و دەوڵەتی عێراق بەم شێوە ناڕوا بەڕێوە و ئەگەر ئەو هێزە سیاسیانەی کە خەمخۆری مانەوەی دەوڵەتی عێراقن ئەم حکوومەتی عێراقی کە جەنابتان باسیەکەی کە لە قەیرانایە و لەگەڵ هەرێمی کوردستان لە پێگەی بەهێزیەوە مامەڵاکات پاڵپشتینی و دەوڵەتی هەیە ئەوترێت بۆ یەکەم جارە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقیە لە 100 ساڵی ڕابردووە بۆ یەکەم جارە کە ئێران و تورکیا و ئەمریکا هاوڕابن لە پاڵپشتیکردنی سەرۆک وەزیرانێک ئەم سەرۆک وەزیرانە ئێستا لەو پێگەیە و مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە هەرێمی کوردستانیش ئەبێ هەر بەم کە لە ڕقیە مامەڵی لەگەڵا بکە یان بە دیپلۆماسی بچێتە پێشەوەلی یەکەمین هەرێمی کوردستان من پێم وایە هەرێمی کوردستان کە لە ڕق نییە و هەر کەسێک داوای مافی ڕەوای خۆی بکە کە لە ڕقی نییە کە لە ڕقی و دیبلۆماسیەتیش داواکردنی ماف و دیبلۆماسیەت دووشتی جیاواز نییە گەری کوردستان بە دیبلۆماسیەت داوای مافەکانی خۆی کردووە پەلاماری خەڵکی دیکەی نەداوە پشتی بەستووە بە قانونی نێودەوڵەتی ئەو قانونە نێودەوڵەتی ئەو بنەمایەی کە لە میساقی ئومەمی متحیدە هەیە پشتی بەوانە بەستووە بەڵام ئەوەش چاک دەزانین کە بەرژەوەندی وڵاتان ئەوە بۆتە ئەساسدەنگ مەبادە و پرسپەکانی قانونی نێودەوڵەتی لەبەرەوە کە گەلێک داوای ئیرادەی خۆیەکە و تێکۆشانەکە بۆ جێبەجێکردنی ئیرادەی خۆی ئەمە معنای کە لە ڕقی نییە لەبیرنەوە نەچێت زۆر کات هەموو بەڵێ ئەمێ ئەوە تاواکەم زۆر جار هاتووە
ئەوەی لە عێراقدا لەوەی لە عێراقدا حکمی کردووە ئەوەی زانیەوە هەموو عالم لەگەڵیایەتی لە کاتی عەدی مەلەکی ئەم حاڵەتە بووە هەتا لە کاتی سەدام حوسێنە خۆ بە تەیارەی ئەواکس رابسفیلد هەموو شتەکانی شتی مخابراتیەدا بە عێراق بەڵام لە ئەخیرا نظامی سەدام چی داد لەبەرەوە هەر سیستمێکی سیاسی لەسەر ئەساسی جینۆساید و لەسەر ئەساسی زەوتکردنی مافی گەلان بێت ئەمە بەردەوام نابێت و لە کۆتاییدا ئیرادەی کۆتا پرسیارم سەبارەت بە پەرلەمانی کوردستان ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە چکە کاتم تەواو بۆ زۆر سوپاس دەکەم. پەرلەمانی کوردستان تا کارە نەکرابەوە زۆر هیوای پێدا هەڵواسرا بوو. ئێوەش وەکو حزبی شوعی کوردستان لەناو پەرلەمان حزورتان هەیە. پەرلەمانی کوردستان لە ئێستادا ئەتوانێت چی بکات؟ یعنی ئەمە گوێمان لە دەنگی نییە لە ئێستاە وەکو پێویست. پەرلەمانی کوردستان دەرگایەکی شەرعی کوردستانیە ماوەکەی دەرەش کراوەتەوە بۆ 8 مانگ بۆ ساڵێک و لە چوارچەوەی ئەو بەرنامەیە ئەو ئیشوکارانی وەکو دەسەڵاتێکی تەشریعی ئیشوکارەکانی خۆیەکە و بەشێک لە ئیشوکارەکانی ئیشوکاری سیاسیە کە زەمینەیە خۆشکە بۆ نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان کە وجودیان لە پەرلەمانە هەیە بەڵی خۆی ئێستاوە ئەمە ئەرچی ئەمە ئەرچی پەرلەمانی کوردستانە لێرەدا لەم دانیشتنەدا ئەرچی من نییە بە ئاو بەنا هەرسەنگاندنی پەرلەمانی کوردستان ئەم دەورەیە بۆەوە ناکرێت ئەم پەرلەمانە بۆ ناکرێت پێویستی بە توێژینەوەیەک بە دراستێکی باشەیە بەڵام ئەمێنێتەوە ئەم دەستگایە کارێکی باش کراوە کە لە دەستمان نەچێت چونکەمە دەستگای شتەعیە دەستگای یاسادانانە و ئێستا بەرەبەرە خەریکی چالاکیە ئەبێ بواری بۆ بڕخسێ بۆەوەی کاری خۆی باشی ئەنجام بدات. کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ دەرفەتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە بەخوای گەورەتان سپێر.